سەرباری دەستخۆشیمان بۆتان کە ڕیزی پێشەوەی هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناتان گرتووە و بەو پەڕی دڵسۆزی لە خۆبردوویەوە لەو پێناوەشدا چەندین کارمەندی تەندروستی و چەندین پزیشک گیانی خۆیان خستە مەترسیەوە بوونە قوربانی ئەم پەتایە. بۆیە بەیاننامەی سەندیکای کارمەندانی تەندروستیتان لەسەر ئەم بارودۆخە بۆ ڕوون دەکەینەوە. سەبارەت بە موچەی کارمەندانی تەندروستی وەزارەتی تەندروستی هەموو لە یەکتان دڵنیا دەکەینەوە کە مافی خۆمانە و نە لێ بێدەنگ دەبین و نە لێی بێ هەڵوێز دەبین. بەداخەوە چاوەڕێ بووین هاوشێوەی حکوومەتی ناوەندی کە بڕیاریدا سەرجەم پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی تەندروستی پاداش بکات لە پای ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا، ئەویش بە پێدانی پارچە زەوی بۆ فەرمانبەرانی تەندروستی و بە پێدانی قیدەم واتە ئەژمارکردنی خزمەتەکان بە دوو هێندا و بە پێدانی 500,000 مکافەئە بۆ سەرجەم بەشداربووانی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا. و لە ساڵی ڕابردووشدا حکوومەتی ناوەندی بڕیاریدا لە ساسی دەرماڵی مەترسی بۆ کارمەندانی تەندروستی زیاب بکات، بەڵام حکوومەتی هەرێم هیچ وەڵامێکی ئێمەی نەدایەوە ئەگەرچی ئێمە بە چەندین یاداشت و کۆبوونەوە هەوڵی خۆمان داوە و چەندین دارداوامان لە بەرپرسان کردووە، چ لە وەزارەتی تەندروستی، چ لە وەزارەتی خوێندنی باڵا، چ لە ئەنجومەنی وەزیران، چ لە پەرلەمانی کوردستان کە مشوری خوێندنی کارمەندانی تەندروستی بخۆن هاوشێوەی خوێندنی مامۆستایان لە وەزارەتی پەروەردە. و لە هەفتەی ڕابردوو وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی بڕیاریدا سەرجەم دەرچوانی پەیمانگا پزیشکیەکان، کۆلێژە پزیشکیەکان دابمەزرێنێ کە دەرچووی ساڵی 2019، بەڵام لە دوای قەیرانەوە لە دوای ساڵی 2013ەوە یەک کارمەندی تەندروستی لە حکوومەتی هەرێم دانەمەزراوە. لە کاتێکا تەنها لە پارێزگای سلێمانی زیاتر لە 6,000 کارمەندی تەندروستی دانەمەزراومان هەیە، 2,000 خۆبەخشمان هەیە. خۆبەخشمان هەیە 5 ساڵە خۆبەخشیەکە تاکو ئێستا بە ئومێدی ئەوەی کە حکوومەتی هەرێم دایبمەزرێنێ. لە کاتێکا لە دوای قەیرانەوە 7,000 میلاکی وەزارەتی تەندروستی فەوتاوە و حکوومەتی هەرێم شوێنەکانی پڕ نەکردوێتەوە. چەندین جار داوامان کردووە بە خۆبەخشەکان شوێنی ئەوانە پڕ بکرێتەوە. بەڕێزان، لە مانگی ڕابردوو و لە هەفتەکانی ڕابردوو سەرۆکۆماری عێراق لەگەڵ وەزیری تەندروستی عێراق لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی جیهانی تەندروستی کۆمەڵێکی زۆر لە پزیشکان و کارمەندانی تەندروستیان کۆ کردەوە و تێیدا سپاس و پێزانینیان بۆ دەربڕین و بەڵێنیاندا تەقدیری ماندووبوونیان کەن و داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەن. هەروەها پەرلەمانتارەکان لە حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیران و ئەمانەی ئامە لە حکوومەتی عێراق کۆبوونەوەی تایبەتیان بۆ وەزارەتی تەندروستی و بۆ داواکاریەکانی کارمەندانی تەندروستی و پزیشکان و فەرمانبەرانی تەندروستی کرد و بەڵێنیاندا داواکاریەکانیان جێبەجێکەن و ئەو بوو جێبەجێشیان کرد. چەندین جار ئێمە داوامان لە بەرپرسانی حکوومەت کردووە کە هاوشێوەی هاوپیشەکانمان لە حکوومەتی ناوەندی داواکاریەکانمان بۆ جێبەجێکەن، بەڵام بەداخەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی هەرێمی کوردستان و بەداخەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەداخەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان کە تاکو ئێستا هیچ کام لە داواکاریەکانی ئێمەیان جێبەجێ نەکردووە. بۆیە وەکوی جێبەجێشیان نەکردووە سەرباری ئەوە ئێمە ئێستا موچەکانیشمان پێ نادرێت. لە کاتێکا کە 3 مانگە کارمەندانی تەندروستی و پزیشکان لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنادان. بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی لە سلێمانی بڕیارماندا بایکۆتی دەوام لە سەرجەم ناوەندەکانی تەندروستی بکەین جگە لە شوێنە هەستیارەکان و ئەو شوێنانەی تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و لە ئەگەری وەڵام نەدانەوەی حکوومەت و هەرسێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیایی هەڵوێستەکانمان فراوانترە بێ. بۆیە داواکارین لە هەرسێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دابینکردنی موچەکانمان موچەی سێکتەری تەندروستی و داواکارین لە بەڕێزیان هاوشێوەی هاوپیشەکانمان لە شارەکانی تری عێراق بە پێدانی قیدەم واتە ئەژمارکردنی خزمەتەکانمان بە دوو هێندا و بە پێدانی پارچە زەوی و بە پێدانی ئەو مکافەی کە حکوومەتی عێراقی تەرخانی کردو بۆ سەرجەم ناوەندی تەندروستی لە سەرتاسەری عێراقدا کە بۆ هەر یەکێک بڕەکەی 500,000 و داواکارین بە دامەزراندنی خۆبەخشەکانمان کە ئێستا زۆرێک لە سێکتەرەکانی تەندروستی خۆبەخش دەیبا بڕێەوە. ئەگەر سەرێک لە عەلیناجی بدەن، سەرێک لە سەرچنار بدەن، سەرێک لە نەخۆشخانەکان لە قەزاکان بدەن، زۆرێک لەوانەی بەشدارن لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کارمەندی تەندروستی خۆبەخشن. بۆیە داواکارین هاوشێوەی وەزارەتی پەروەردە کە حکوومەتی هەرێم بڕیاریدا سەرجەم گرێبەستەکانیان بێ بە فەرمانبەری هەمیشەیی، ئێمەش سەرجەم گرێبەستەکانی وەزارەتی تەندروستی بێ بە فەرمانبەری هەمیشەیی. سەندیکای کارمەندانی تەندروستی لقی سلێمانی هەموو لایەکتان بەخێر بن.